سيدات السادة النواب، پاش پەسەندکردنی هەمواری یاسای بودجە تایبەت بە دۆسیەی نەوتی هەرێم و واژۆکردنی لەلایەن سەرۆکۆماری عێراقەوە بە زوویی یاساکە لە ڕۆژنامەی وەقاعی بڵاو دەکرێتەوە و دەچێتە بواری جێبەجێکردنەوە. دوای نزیکەی 2 ساڵ لە ڕاگررتنی وەزیری سامانە سروشتیەکان پێشبینی دەکات لە کۆتایی مانگی 3دا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بۆ بەندەری جەیهانی تورکی دەست پێ بکاتەوە. جەختیش دەکاتەوە کە بربەستەکان نەماون. شاندێکی عێراق بۆ گفتوگۆ لەسەر ڕێکار و پێویستیەکانی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت سبەینێ لە هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم کۆ دەبێتەوە. دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم پێویستی بە گفتوگۆ و ڕێکەوتنی نوێژ لەگەڵ تورکیا هەیە، بەڵام چاوەڕوان دەکرێت ئەویان ئاسان بێت. بەو پێی ئەنقەرە پێشوەختە ئامادەیی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت نیشانداوە و لەگەڵ بەرپرسانی عێراقیش گفتوگۆی لەو بارەوە کردووە. بەپێی هەموارە نوێیەکەی یاسای بودجە تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوتی هەرێم بۆ $16 زیاد کراوە کە ئەوە داواکاری حکوومەتی هەرێم و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوت بوو. هەر بەپێی یاساکە دەبێت هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ بکات بۆ هەناردەکردن. داهاتەکەشی دەچێتە خەزێنەی گشتی فیدراڵی. هەروەها هەرێم دەبێت داهاتی ناوخۆ بە ڕێکوپێکی ڕادستی بەغداد بکات. ئەو کات حکوومەتی عێراق پابەند دەبێت بە ناردنی موچە و کۆی خەرجیەکانی دیکەی هەرێم کە لە چوارچێوەی بودجەدا ڕێک خراون. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت هەرێمی کوردستان دەبێت ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات کە بە دووری دەزانم بتواننەوە بڕە لە ڕۆژێکدا بدەنە سۆمۆ. وتیشی بۆ دەرێنان و گواستنەوەی هەر بەرمیلێک نەوتی هەرێم $16 تەرخان کراوە. ئەوەش کاتیە و بۆ ماوەی 2 مانگە. لەو ماوەیەدا کۆمپانیایەکی تایبەتمەند وەربینی لە تێچووی بەرهەمهێنانی نەوت لە هەرێم دەکات. سۆران عومەر بۆ پەیام دەشڵێت ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پابەندی ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ نەبن، کێشەی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. ئەوەی گرنگە و جەختی لێ دەکرێتەوە پابەندبوونی هەرێمە بە ڕادەستکردنی نەوت و داهاتە ناوخۆیەکان بە پێی یاسا تا چیتر بەغدا پاساوی بەدەستەوە نەبێت بۆ بڕینی بودجە و کێشە دروستکردن بۆ موچە.